دوای تێپەڕبوونی زیاتر لە ساڵێک گواستنەوەی بۆ پردیە و کەرکووک فەرمانگەی کارتی نیشتیمانی شوان گەڕایەوە بۆ سەنتەری ناحیەکە. ڕۆژانە قەرەباڵغیەکی زۆر بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی دروست دەبن. سستڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان نیگەرانی زۆری لای خەڵکی ناحیە شوان دروست کردووە. پێشەکان هەتا بڵێ قورسە بەڕێوە ناتێ ئەم خەڵکان هەمووی ڕاگرتووە هەمووی چاوەڕێتی بەڕێکرێتی بەڕێ ناکرێت هەیە بە هەفتە دێهات چووە کەسەمە خۆم گەنجێکم لەم شارە 5 ساڵە بە دوایەکەم ناتوانم نووسێ دەرکەمەوە. لە چواری نۆوە خەریکی جنسیەمە دەریکەم لە دایرێ شوان جنسیە دەرکردن وەک عەزابی قەبر وایە ئەوەنە قورسە زۆر هیلاک دەکەن. سێدار چوومەتە هەولێر و هاتوومەتەوە سزلم نییە کە چوومەتەوە جواب بەیان هێناوە دەڵێن چی وەرە بۆ تەکەین بەس بە ئەو مۆزوعە داپۆشەوە قسەمەکە وەرە بۆ تکەین لە دوای سێدا چوومەتە هەولێر. بەشدار کاری پارێزەری و ڕایکردنی مامەڵە دەکات لە نەفوسی شوان. دەڵێت زۆرینەی هۆکاری کێشەی هاوڵاتیان هەڵەی پێشووترە کە ئێستا بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی دەبێت چاک بکرێتەوە. کێشەی نفوسی شوان بە زدی کاتی خۆی کە مەسەل لە سزلاتەکان تاشیر کراوە بەغەڵەتی تاشیر کراوە بۆ نمونە مەسەلەن جەنابەت ناود ئالانە بۆ نمونە نقطەکە نەنووسراوە یا سوورەت خەیری ولادەت غەڵەتە خەلەل لە مۆزەفەکان نییە ئەلحەمدولیلا مۆزەفەکان ئیشی خۆیانەکەن بەڕێک و پێگی بەڵام هەندانی خەڵکن کە دێنێرە سراگرن ئەڵەن ئیشەکانمان بۆ بەڕێ ناکەن. بۆ چارەسەرکردنی تەواوی ئاستەنگەکانی بەردەم دەرهێنانی کارتی نیشتیمانی ناحیەی شوان بەڕێوەبەری ناحیەکە داوای کردووە کارمەندی زیاتر دابنرێت دەوامی ئێواران بکرێتەوە و کێشە تەکنیکیەکانیش چارەسەر بکرێن. لە خوڵی 2023 شوان و مەحافەزە چێبڵەکەی بۆ ڕادشە و کاتە کەمبوونی قەتاکردنی نەمانی ئەنتەرنێت زۆر زۆر کەمە بێ. دووەم ئاستانگەوەیە موەزەفمان بۆ زیادکەن ئێمە لە وەزیری ناوخۆ بەڕێز وەزیری ناوخۆمان داوکە ڕاستە و خۆ لەلایەنی خۆمانەوە داوامان کردووە لە ڕێگای وەزیری بەڕێزەکانی خۆمانەوە کە لەوێن و داوامان کردووە دەوامی مەسائیش هەبێ لێرە. بەپێی سەرژمێریەکان ژمارەی دانیشتوانی ناحیەی شوان 65,000 کەسە. بەپێی ئاماری فەرمانگەی کارتی نیشتیمانی ئێستا نزیکەی 30,000 کەس مامەڵەی دەرهێنانی کارتی نیشتیمانی کردووە و بۆ تەواوبوونی ڕێژەکە پێویستیان بە 2 ساڵی ترە. ئاسۆ ئەحماد، کورسات نیوز، ناحیەی شوان، کەرکووک.